سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 بەیانێکی باش بەیانێکی پڕوزە بۆ ئێوەی بینەر و بیسەر مەخوازم. ئەم بەیانێش بەیانی 24 بڕگە و بابەتی باش و گرنگمان بۆ ئامادە کردوون کە پەیوەندی هەیە بە هەمومانەوە بە مناڵەکان بە هەموو ئەو کەسانێک کە لەگەڵمانە چونکە ئەزای نزیک بوونەوە لە یاخود بڵێن ئیمتیحاناتی وەرزی یەکەمە بۆیە پێویستەکە ژنگێکی باشیان بۆ ئامادە بکەین. ئەمڕۆ لەسەرم بابەتە قسەکەمەوە چەندین بابەتی دیکەش با لە سەرەتای بەرنامەکەەوە بە هەندێکیان ئاشناتان کەم. سێ یاریزانی شارە زۆر کە لە یەک خێزانن دوای بەشداریکردنیان لە پاڵەوانێتی زیاتر لە 20 وڵاتی ئاسیا ئەمجارە لە ئێران پشتێنی زێر بەدەست دەهێن و بە ناوی کوردستانیشەوە بانگ دەکرێن. دوو خوشک لە هەولێر دوای تەواوکردنی خوێندن کۆڵیان نەداوە و زیاتر لە ساڵێکە کافتریایەکی بچووک و جیاواز و جوانیشیان دروست کردووە. چیای نەمرود لە باکووری کوردستان کە گەورەترین بەرهەمی شارستانێتی مرۆڤایەتیە لە وەرزی زستانیشدا هەزاران گەشتیان ڕووی تێدەکەن. با بەسەرکەوتنی ئەو سەیاریزانە دەست پێ بکەم کە لە شارە زوورەوە چوونەتە پاڵەوانێتیەکانی زیاتر لە 20 وڵاتیش سەیاریزانی شارە زوور کە هەرچێکشیان ئەندامی یەک خێزانن. لە ئێران بەشداریان کردو لە پاڵەوانێتیەک کە زیاتر ئەوان پێشتری لە 20 وڵاتی ئاسیا بەشدار بوون لەو پاڵەوانێتیانە. پاڵەوانێتیەکان بریتین لە کیکبۆکسن و هونەری بەرگری. ئەو یاریزانە کوردانە توانیویانە لە زۆربەی یاریەکان پلەی یەکەم بەدەست بێنن و پێشببینی یاخود بڵین هاوکە پشتێنی زێڕیشیان بەدەست هێناوە هەرەوە نیە کە یەکەم بوو بێتن و بەشداریان کردبێت. ئەوەی زۆر گرنگە لەوێ یاریزانە کوردەکان داوایان کردووە بۆ وەرگرتنی خڵاتەکان وەک یاریزانی کوردستان بانگ بکرێن لە ئێران. بابەی کۆ بیبینین. مەشق و ڕاهێنان بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتێکی دیکە لە وڵاتی تورکیا دەکەن. یاریەکەیان هونەری بەرگری و کیکبۆکسێنە. محەممەد لەگەڵ ئەوەی تەمەنێکی کەمی هەیە بەڵام باوکی ڕاهێنانێکی باشی ماوەی 5 ساڵە پێکردووە. توانیوێتی وەک مام و باوکی پلەی یەکەم بەدەست بهێنێت. من مای 5 ساڵە یاریەکەم باوکم ڕانانی پێکردوم بەشداری بتوڵەی دەرەیشم پێکە 12 ڕۆژە لە ئێرانی سپاس بەخوا من و مامەم و باوکم یەکەمیمان بەدەستێناوە. یاریەکەم ناوی کیکبۆکسە بەری ئەفغانیە کەوتم سپاس بەخوا یەکەمیشم بەدەستێنا. مانی ماوەی 5 ساڵە ئەم یاریە دەکات. ماوەی 12 ڕۆژ لە وڵاتی ئێران ماوەتەوە و پشتوێنی زێڕی بەدەستهێناوە لە یاری کیکبۆکسێندا. من ماوەی 5 ساڵە یاریەکەم لەگەڵ کاکمە یارمەتی دەرمە ئەلحەمدولیلا توانیم پلەیەکەم بەدەست بێنم لە وڵاتی ئێران لە کیکبۆکس لە ستایلی کەیوان. ڕاهێنەری ئەم دوو منداڵە ئارش بووە. ئەو چەندین ساڵە ڕاهێنەری هونەری بەرگریە. یاریزانێکی بەهێزە لە بوارەکەی خۆیدا و دەڵێت هێنانی نازناوەکەم بۆ کوردستان بۆ و لەوێش داوام کردووە لە کاتی پێدانی پشتێنەکانمان بە یاریزانانی کوردستان بانگ بکرێن. ئەم بتوڵەیە کە ئێمە کردومانە لە وڵاتی کۆماری ئیسلامی ئێران بووە. بتوڵەیەک بووە با بڵێن زیاد لە 15 وڵات تێدا بەشدار بووە. ئەم بتوڵەیە 3 ڕۆژی خەیانەوە. ئێمەش هەڵساوین لە شارە زوورەوە با بڵێن ستافێکمان پێگەیناوە ڕۆیشتن بەشداری و پاڵەوانێتیمانە کردووە. ئەلحەمدولیلا لەوێ توانیمانە ئەستێکی زۆر بەرز پێشکەشکەی. ئەوەی کە بووەتە پلەیەکەم با بڵێن هەر هەماشتی ئێمەی وەرگرتووە. بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئێمە با بڵێن لێ خانەوە دەبین ڕۆژ. مثال من خۆم و منداڵەکەم و برایەکم بووین کەمەربەندی ئەڵتونیان مەدەسێناوە زائیدەن مەدالیای زیومە مەدەسێناوە لەگەڵ با بڵێن ئەو کاسەی کە من خۆم مەدەسمێنا ئەوش کاسێکی با بڵێن زیوە. من کە بانگیان کردم با بڵێن بۆ ئەو ساحەیە کە با بڵێن کەمەربەندەکەم لێبەسن وەکو یاریزانی عێراق بانگیان کردم. منش قبوڵم نەکرد. هەتا وتم ئەبێ وەکو یاریزانی کورد وەک یاریزانە کە لە سلێمانیەوە هاتوو من نوێنەری خۆتانم ئەبێ وەکو ئەوە بانگ بکەن. بە خۆشحاڵیوە ئەویان داواکارەکەمیان قبوڵ کرد و بۆ شێوازە بانگیان کردم.
پاڵەوانێتیەکە پاڵەوانێتێکی کراوە بوو لە وڵاتی ئێران کە زیاد لە 20 وڵات بەشداریان تێدا کردبوو. ماوەی 3 ڕۆژی خایاندووە بۆ هەر یەکێک لە یاریەکانی کیکبۆکسێن و هونەری بەرگری. ئارش و محەممەد و مانی لە شارۆچکەی شارە زوورەوە بەشداریان کردبوو توانیان پلەی یەکەم و پشتێنی زێر بۆ کوردستان بەدەست بهێنن. ئەڤیناتا کوردستان 24 شارە زوور. دوو خوشک لە هەولێر دوای کە خوێندنیان تەواو کردووە ئەوە زیاتر لە ساڵێکە کافتریایەکی بچووک و جیاوازیان کردوتەوە. زانم کافتریای جیاوازی چییە؟ چونکە جیا لەوەی کە شوێنێکی ئارامیان بۆ گەنجان داناوە لە هەمان کاتیشا بەدانانی کتێب و میوزیکی کوردی، کللتوری کۆنی کوردەواری و دنیای مۆدرنیان تێکەڵ کردووە. ئەمە جیاوازی کافتریاکەیانە. ئەوان خۆیان ئەڵێن سەرەتا زۆر کارەکە ئاسان نەبوو، دەستپێکردنەکەی قورس بووە، بەڵام ئەوان کۆڵیان نەداوە، بەردەوام بوون. بۆیە گەنجێکی شار لەوەیە باسێواکە کابێ خانمان لە کوردستان زیاتر هاان بدرێن تا ببنە خاوەنکاری سربەخۆی خۆیان. دەستپێکی ڕۆژێکی پڕلەکارە بۆ ئەم دوو خوشکە خەیاڵ و باخان بێکەوە ئامادەکاری دەکەن بۆ پێشوازیە و گەنجانەی کافتریای ئەم دوو خوشکیان هەڵبژاردووە بۆ کات بەسەربردن. دە کاتژمێری ڕۆژانەیان ئەم دوو خوشکە لێرە کار دەکەن. دوای تەواوکردنی خوێندنی زانکۆ خەیاڵ پێشنیازی دانانی ئەم کافتریایە بە خوشکەکەی دەدات. حەز دەکەن شوێنەکە هەر چەندیش بچوو بێ بەڵام بە پاشەکەوتێکی خۆیان بکەنەوە. باخان باسی سەرەتای کارەکەیان دەکات و دەڵێ بۆ دوو خاتون سەرەتا زۆر قورس بوو بەڵام توانیمان لە کۆتاییدا سەرکەوین و دڵمان خۆش بێت. شانازی بە خۆمانەوەکەین کە دووەکو دوو خانم قاوەخانێکمان دەنەوە. خانمی تریش هەیە چاو لێ ماکە سوالەکە چۆن بوو چۆن نەبوو بیدایەتەکەی ناخۆش بوو نەخۆش نەبوو ئەکیت خۆش و ناخۆشیشی تایە بزێمە عایلەمان لەگەڵمان نبوو لەخوا بزە بدایکم و باوکم زۆر پشتگیریمانیان نەکرد. ئەمانجی سەرەکیمان ئەو بۆ چەند خانمێکی تریش دەست بەنە هەر ئیشێکە حەزیان لێتی مەرجنی ئەمەی کچ بە ئەمەی کوڕ بە هەر شتێککە تۆت حەز دەکەیت و خۆتی تیابینتەوە هەوڵێ بۆ بە هەنی بەسەراحەت چاوەڕێ حکومەتمە بە تەعینات بکە خۆت هەوڵ بە نزبەیەکە هەبێ ئیشێکی پێ بکە هەر بزنسێکی بچووک بێ گەورە بێ چەند توانیت هەوڵی بۆ بە باشترە. شوێنەکە ئارامە و کەشەکە تێکەڵکێشی دنیای مۆدرن و کوردەواریانەیە. وای کردووە ئەم پۆلە گەنجە هەفتەی چەندین جار سەردانی کافەی ئەم دوو خوشکە بکەن. ئەم گەنجە دەڵێ ڕەنگە شوێنی گەورەتر و مۆدرنتر هەبێت لە هەولێر بەڵام هاتنی ئێمە هاندری ئەم دوو خاتونە کە بەردەوام بن و دڵخۆشین بە کارەکەیان. کتێبی لێیە ینی بوونی کتێبەکان گۆرانیەکان چەند خانمەک ئێرەیان بە شێوازەشی زۆر هادە و جوان و فلکلۆری کوردی دانایە وات لێ دەکا کە جارێک نێوە 100 جاریت کە بێەوە ئێرە هەم خۆشی شتەکانیان بەڕێزکردنی قسەکردن لەگەڵ کۆستمارەکانی خۆیان وات دەکا بێوێر ئەمنیش هەموو جارێک کە بمەوێت جێک ڕێستەش بۆ گەرم قاوە خواردنەوە بیشتێک بی پێوە نابی لەسەرەوەی کە خانمی ئەتویان پیاوی بابرێن تەخەڕوزت کرد تەخەڕوزت نەکرد واز لە خوێندنی هینا هەر ئەوەنی ئەتو لە ماڵی بی لە ماڵی بی لە ماڵی بێت تا وەختی شوکردن دێت تا وەختی شتێک دێتنیان تاعین دەبی هەر چاوەڕێ ئەو شتێ بکەی ئەوەش ئێستا تاعین بوونەکە لێرە. موزیکی ئارامی کوردی کتێبخانەیەکی بچووک و کتێبی جۆراوجۆری کوردی و ئینگلیزی نەرمونیانی و دەستڕەنگینی ئەم جووتە خوشکە لە چوارگۆشەیەکی نەزۆر گەورە کافەیەکی لە شەقامێکی هەولێر خۆڵقاندووە کە دوای ماندووبوونێکی ڕۆژانەی پڕکار دەکرێت لەگە پۆلێک هاوڕێ پشوویەک بدەیتە بەرخۆت و لە جەنجاڵی و ئاڵۆزی ژیان دوورکەویتەوە. هاندەرێکیش بن بۆ گەنجان و خانمان کە تێکەڵی بازاڕی زیاتری کار بن. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. بێگومان دەستڕەنگینی خانمانیان هەوڵ و تێکپۆشانی خانمان بۆیە ئەوەندە باسەکرێتەوە لە بەرەوەی ڕێچکەشکێنیە چونکە هێشتا کۆمەڵگەی ئێمە زۆر بەوە ڕانەهاتووە کە خانمێک ببێتە خاوەنکاری سربەخۆی خۆی هەرچەندە لەم ساڵانەی دواییە کە زۆر باش بووە خۆیان هەوڵیان داوە کە توانیویانە هەموو بربەستانە بشکێنن هەموو قورساییانە ببڕن بەڵام هێشتا پێچێت هێشتا ئەوێت بۆیە بە هیوای بەردەوامی وە نمونەشیان زۆر بێت.
هەر لەسەرم بابەتە بزانین خێزانێکی دیکە یاخود چەند کچێکی دیکە چۆن بوونەتە خاوەنکاری خۆیان لە سلێمانیەوە سارا نەقشبەندیم لەگەڵ دەبێ کە ئەوەنیش خانم ئەویش لەگەڵ خوشکەکەی یاخود لەگەڵ خێزانەکەی خانمێکە هەوڵی داوە لە ڕێگەی دروستکردنی شیرینی وە فرۆشتنەوەی بۆ بازارکردنی بێتە خاوەنکار. ئەم کاتت باش سارا خان پێمان بڵێ بانێکی چۆن بوو جارە با پێشەوەی بیڵم بانێکت وەکو کارەکانت شیرین بێت. ئەم کاتێ و باشتر بەڕێز زۆر خۆشحاڵم کە خۆم لێرە بە میوان ئەبینم چ من بم چ هەر گەنجێکی تر بێ خاوەنکاری خۆی بێت زۆر گرنگکە ئەم پاڵپشتیە هیوادارم بەیانی ئێوەش هەموو کاتێک شیرین بێ. زۆر سپاس. زۆر سپاس. سارا توانی لە سەرەتاوە باسی چیرۆکی پیشەکەی خۆتمان بۆ بکەیت؟ بەڵێ چیرۆکی پیشەکەی ئێمە ئەگەڕێتوانێت بۆ کاری چەند ساڵەی خێزانی من لە خێزانەکە گەورە بووم کە دایکم خۆی کەسێکی هوەریە هوەرمەندە و چەندین کاری هوەری کردو پێشتر چ لە بواری ڕسماوێت چ لە کارکردن لەسەر ئاوێ نەبێ شوشە بێ بۆیە منیش دەرچووی پەیمانگای تەکنیکیم بەشی بزنس چیرۆکی دەستپێکردنی کارەکەمان نەگەڕێتوانێت بۆ کاتی 2020 کە کاتی کەرەنتین بوو لەو کاتەیە کاتێکی بەتاڵی هاتە پێشەوانێ وای کرد کە بیرکەینەوانێ تێکەڵەیەک لەو بەشەی من خوێنمەوە هەروەها ئەو دەستە هوەری دایکم و خوشکەکەم بتوانین بیکەین بێک و بتوانین کارێکی پێ دروستکەین کە بتوانین خزمەتی خەڵک بکەین و هەروەها کارێک بکەین کە خۆمان حەزمان لێ بێت و بتوانین شتێکی باشتر پێشکەشی کۆمەڵگە بکەین. بەڵێ. سارا خان ئەو ماوەی کە کەرەنتین بوو خەڵک زۆربەی بڵین لە ماڵەوە بوو نیانەتوانی بڕۆنە دەرەوە لە هەمان کاتیشان ناومێدی هەبوو زۆر خەڵک بە ڕەشببینیەوە یان ڕوانیە ژیان یان ڕوانیە دۆخەکە چۆن ئێوە لەو کاتیا بیرۆکەی دروستکردن یاخود بە بازارکردن و بوون بە خاوەنکاری خۆتان لا دروست بووە؟ بەڵێ بێگومان کە هەر ڕووداوێکی لەو جۆرە بەسەر جیهانایە هەموو تاکەکانی جیهانەکەونە بارێکی ناومێدیوانە کە بیرەکانوانێ ئەمە کۆتایی دنیای یاخود دەکرێت هەر کارێک بکەی سەرکەوتو نابێ بەڵام ئەگەر سەیری مێژووی چەندین پرۆژە و خاوەنکارەکان بکەین هەمویان لە کاتێکی قەیرانە دەستیان پێ کردو مەجالێکی زۆر باش بوو بۆ ئەوەی بیتە ناو دنیای کارەوانێ بۆیە من بە باشم زانی کە لەم کاتەیە دەست پێ بکەین لەبەرەوەی مەجالەکە فراوانە هەم ئەبێتە پاڵپشتێکی باش بۆ ئەو قەیرانی کە لەو کاتەیە وڵاتەکە و ڕوبەڕوێ بێتوانێ بۆیە من زۆر خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە توانیمان لەو کاتەیە دەست پێ بکەین و کاتێکی زۆر باشتر بۆ لە کاتەکانی تر. بەڵێ ئەو کاتی کە باسێکی زۆر باش بۆ دەستپێکردنی و ئێستش بەردەوام بن کەواتە ئێستا ئێوە بە خۆتان ئەڵێن سەرکەوتوو بوون لە بەدیهێنانی ئامانجەکەتان؟ بە خۆشحاڵیەوانێ کە وەڵامی ئەم پرسیارە بە ئەرێنی جوابتێمەوانێ ئەویش لەبەر ئەوەی کە توانیمانە سیقەی کڕیارەکانمان بەدەستبێنین ئەویش بەبوونی ئەوەی کە بەبەردەوامی لە تازەگەریا بوون لە کارەکەمانە و گرنگترینیشیان ئەوەیە کە نەوەستاوین. بەڵێ زۆر گەنج بەهرە و توانای زۆریان هەیە ئەو لە بواری جیاوازیشە بەڵام تا ئێستا ناتوان بڕیار بن پراکتیزەی ناکەن و تۆ ئەتوێ پێیان بڵێ چی ئایا ئەتوانن هەموو ئەو شتانەی هەیەە هەموو بەهرەی هەیەە تەنهاوەکو خەونێک بیهێڵنەوە لە لای خۆیان یاخود چۆن بتوانن کاری تیا بکەن و هاوشێوەی تۆ بگەن بەو ئامانجی خۆیان؟ بێگومان ئەمە ئەنجامی ئەوەیە کە ئەو کەسانی کە خاوەنکاری خۆیانن نایەن چیرۆکی سەرکەوتنیان بێ چیرۆکی هاندانیان بێ بڵاوی بکەنەوەوانێ بۆ ئەوەی گەنجانی تر بتوان سوودی لێبینن من ئامۆژگاریم بۆ گەنجانە ئەوەیە هەر بەهرەیەکتان هەیە بتوانن دەستی پێ بکەن تاقێکی بکەنەوەوانێ بێن داوای هاوکاری بکەن لەو کەسانی کە لەو بوارە ئیشیان کردووە سەختیەکانیان بڕیوە بۆ ئەوەی بتوانن ڕێنیشان دەریان بن بۆیە مەترسن پرسیار بکەن بێنە ناو مەجالەکەوانێ ئەوەنە قورس نیە دەست پێکردن بەڵام تەنها ئەوەیە متمانیان بخۆیان بێت و بە پۆزیتیڤانە بیری لێ بکەنەوانە. بەڵێ سارا ئێوە زیاتر چی دروست دەکەن تەنها شیرینی و کێکی بۆ نەو ئاهەنگەکان یاخود چ کارێکی دیکەشەکەنەوە ئەو کێکانە بۆ نمونە لەسەر داواکاریە یاخود خۆشتان منیۆتان هەیە خۆتان نمونەتان هەیە بۆ کڕیارەکانتان؟
بەڵێ کارەکانمان ئێمە زیاتر تەرکیزمان کردوێتە سەر کێک بە تایبەتی و هەروە شیرینیش لەگەڵیا دروستکردنی کێکەکانمان جیاوازە کڕیارمان هەیە یە بۆلامان حەزەکە بەدڵی ئێمە ئەڵێ خۆتان چیتان بەلاو جوان ئەوم بۆ هەڵبژێرم مناسبەکەم لەم جۆرەیە دیزاینەکەم لەم شێوەیە ئەم ڕنانم بەکارهێناوە هەشا ڕسم ئەهێنێ ئەڵێ ئەم ڕسمی کێکە لە من بۆ دروست بکەنەوانێ زیاتر ڕاوبۆچون وەرئەگیرێت هیواش هەیە نەخێر خۆی دیزاین دەستنیشان کردووە و ئەوە ئەکەین لە هەمان کاتیشە چەند شیرینیەکمان هەیە جارێ نەمان کردووە بمینەوە ئەتوانین ئیشەڵا لە داهاتووە بڕیار وایە بیکەین بۆیە پێک هاتووە لەو دوو بەشە باشە چ ئەستەنگیەک هەیە لە ئیشەکانتانە یاخود چ گرفتێک دروستە بێ بۆ ئێوە بە تایبەت لە کاتێکا کەسێک داوایە کاریەکی هەیە قەت بووە فریانەکەون یاخود بە پێی ویستی ئەو کەسە نەبێت واتە بە گشتی ئەستەنگەکان چۆنە و چۆن نەتوانن تێپەڕێنن بەخۆش حاڵیەوانە تا ئێستا ئەتوانە بڵم ئەستەنگێکی وانە بۆ لەگەڵ کڕیارەکانمانە ئەمەشە گەڕێنمەوە بۆ ئەوەی بتانی ئەبێ هەموو خاوەنکارێک یەکەم شت کە زۆر زەڕورە هەیە بێ بتوانێت بە شێوازێکی جوان مناقەشە لەگەڵ کڕیارەکانیا بکە بۆ ئەوەی بتانی ئەو دیزاینی کە لە مێشکایەتی بیگەێنە بێتەوە و تۆش هەمان کاری بۆ دروستکەیتانی بۆ ئەوەی نەبێتە هۆی بەریەکەوتن و کارێک بکەی کە بەدڵی ئەوانە بێ بۆیە هەنێک جار هەبووە شتی واڕوویە ئەو بەڵام زۆر بەکەمی هەوڵمان ناوە زۆر تەرکیزکەینە سەر شێوازی لێکتێگەیشتنی بینی کڕیار و خاوەنکارەکە چکە زۆر گرنگە لە کارە باشە سارا ئێوە ینی تەنها ئەم پیشەیەتان هەیە یاخود کاری تریشتان هەیە بۆ نمونە گەر کەسێک ئیشێکی هەبێ توانن لە هەمان کاتدا پیشەیەکی تر یاخود بەهرەیەکی تری هەبێ و پەرەی پێبات بەڵێ پرسیارێکی زۆر جوان بوو و زۆرم لا زەڕورە تەرکیزکەینە سەر ئەوە بیرۆکەی دروستبوونی کارەکە بۆی وتم لە کاتی 2000 لە ساڵ 2023 بۆ کاتی کەرەنتینا لەبەر ئەوەی لەو کاتەیە کەسمان کارمان نەبوو لە من قوتابی بوو نەخۆشکەکەم لە دایکم ئەو کاتە کە کاری مامۆستایی ئەکا مامۆستای هونەرە داوامی ئەکرد بۆیە لەو کاتە دەستمان پێکرد بەڵام ئێستا بە خۆشحاڵیوانێ من تەخەڕوجم کردووە خوشکەکەم ئەخوێنێت و دایکم مامۆستایە بۆیە توانم بڵێم ئەوەنە ئەستەم نییە ئەگەر کارێکی تریشی هەبێت لە لاوانە هەر ئەتوانی درێژە بە کارێکی خۆت بێ و زۆر باشیشە ئەتوانی تۆ ئەزمون لە هەردوو کارەکەت وەرگری بۆیە ئەگەر کارت هەبێ یاخود نەتبێ بەڕای من ئەتوانی هەر بەردەوام بی بە هەردوو جۆرەکە باشە هەرچەنە گرنگە هەر کەسێک لەو پیشەی خۆی یاخود لەو بوارەی خۆی کە تەواوی کردووە حەق خۆیەتی کە لە داهاتوودا دامەزرە یاخود کارکە بەڵام ئەشکرێت یاخود قسەی تۆ چییە بۆ کەسانی کە تا ئێستا هەر لە چاوەڕوانی دامەزراندندان نایانەوە هیچ کارێکی تر بکەن بەڕای من چاوەڕوانی دامەزراندن شتێکە کە گەنج وردە لە مێشکی خۆی کاڵی بکاتەوانێ باشترێکە لەبەرەوەی ئەو چاوەڕوانی ئەگەر بڵێن شایانیشی بێ لە شوێنێکی زۆر باشوەر بگیری ئەو ماوەی کە چاوەڕوانی کردو هەمووی بەزایە ئەچێ لەبەرەوەی هیچ شتێک فێر نابی بۆیە ئەتوانین بڵێن تا ئەو کاتێ کە لە شوێنێک وەرئەگیری بەدڵی خۆت بێت تۆ هەوڵ بی ئەو بەهرەیە کە تیاتایان ئەو مەجای کە تەواوت کردو چ بەشێک تاوا کردێت کاری لەسەرکەی بۆەوەی ئەگەر بە وەرگیران لە شوێنێک یاخود وەرنەگیران تۆ بە هەردوو جۆرەکە ئیسفادەکەی بە وەرگیرانەکە ئەتوانی ئەو چەند ساڵێکە لەو بارائشی کردو خزمەتێکی باشتر بکەی بە وەرنەگیرانەکە توانین کاری خۆت دابنێ شەرنی هەموو تاکێک دروست کرابێت بۆ ئەوەی لە شوێنێک دابمەزرێ باشە بێگومان دەستکردن بە بزنسێک یاخود کارێکی بچووک ینی بپرسم تا چەند بە هەنگاوێکە زانی کە بۆی دوجار بزنسەکە و گەورەتر بێ ببیتە خاوەنکارێکی گەورە و لە هەمان کاتیشدا هەلی کار بۆ چەندین کەسی کە بڕەخسێنی ئەمە لە پلانتا هەیە یاخود ئەمە بۆتە هەوێنیەوەی کە لە داهاتوودا بزنسێکی گەورەت هەبێ بێگومان هەر خاوەنکارێک کە دەست ئەکا بەکاری خۆی یەکەم هەدەف لە مێشکە ئەبێ ئەوە بێ کە ئەم بزنسە چۆن ئەبێتە مای یارمەتی دەر هەم بۆ خۆی لە دوای ئەوەی کە لە دوای خۆی وڵاتەکەی کۆمەڵگەکەی بۆیە هەموو کارێک لە هەنگاوێکی بچووکۆ سەری گرتووە کە توانی هەنگاو بچووکەکە ببڕیت و سەرکەوتوو بیتایە بەرە هەنگاوی گەورەتر ئەڕۆی و لە داهاتووە بزنسەکە دەبێتە ئەوەی کە چەندین کەسی کە بتوانێت لەو مەجای تۆیە خۆی بدۆزێتوانێت کاریان بیتێ باری ئابووری وڵات باشترێک بکەی بۆیە بەڕای من زۆر گرنگە هەنگاوی یەکەم ببڕی لە دوای ئەوان هەموو شتەکان زۆر بە باشی ئەڕوات بۆ هیواین سارا خاتون سارا نەقشبەندی ئینشاءڵڵا وەکو خاوەنکار لە داهاتووشدا وەکو خانمێکی بزنس گەورە بتبینینەوە سەرکەوتنی بەردەوام بۆیەوە سپاس بۆی کە میوانی بەیانی 24 بوون.
زۆر سپاس بۆ ئێوە زۆر خۆشحاڵ بووم. لە هەرێمی کوردستان هۆشداری لە شەپۆلێکی نوێی کۆرۆنا دراوە و هاوکاتیش لە دهۆک تیمە گڕۆکەکان بەردەوامن لەسەر سەردانیکردنی فەرمانگەکان و ڤاکسینکردنی فەرمانبەران و هاوڵاتیان. پامنێرمان مەسعود محەممەد لە دهۆکەوە لەگەڵماندایە. مەسعود بەیانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ. پرۆسەکە چۆن بەڕێواچێ ئایا خەڵک بەتایبەت لە دوایەوەی کە چەند حاڵەتێکی ئۆمیکرۆن تۆمار کرا ئێستا خەڵک زیاترە چێ بۆ وەرگرتنی ڤاکسین؟ ڕۆژ باش ڕۆژێکە خۆشتر بۆ هاوەژی بێگومان دیارە و وەرگرتنە ڤاکسینی تایبەتی بۆ فەرمانبەروان کەسێک کارتە حکومی کارتکەن بوویە ناچاری ji ber vê jê dî tîmên rêveberiya giştiya tenduristiya parêzgeha dihokê taybet bi pêdana vaksînî ve hewlên xwe çir kirîne da ku ev mayê ev demê mayî ku biryara heta ku bîstî meha êk ev mehan tê dane hemû fermanber bêhna vaksîndan da ku pişên vaksînî dene pitirtirîn welatiyan. Da bizanim ka ev prosesa henê çawa rêve çîtin min qesta rêveberiya yan bijim pişka xwe parêziyê kiriya rêveberiya giştiya tenduristiya parêzgeha dihokê mêhvanê min jî hêja Dr. Ferhat İsmaîl e. Dr. Ferman Firêşkerema xwe. Dr. prosesa pêdana vaksînî li dihokê çawa rêve çîtin bi taybetê ez behsê hindê bikim heta ku bîstiyekî deşên hemî fermanbera vaksîndan. Mela gelek xêratên serçava piştîvan biryara vê dimayîkê lijne berhenga bûna ya COVID-19 me tîm berferehtirîkine vaksîndanê her çend hel destpêkê me şivekê berfere dest pê kirbû نکته جی اوه دم کم دست بکرینه تیم گروشی بو ناف فرمانگه میری و گل ناف زانکوی و قطبخانه‌شی تیم دست بکرینه کارت کن و ام حتی نکم شاینه هم شیم بجین اش 22 صدش همی خلکی گل اولشی واکسین بدن قرچه ایکی و بنا 20 صدش خلکی بین واکسین دان اش قرچه دوی افت رجا جید بیت ام شیم بجین ام پیشنگان پارزگاه یت عراقینا سروی رجع هرچند هیویت ما اون کو ام برسل بکیم ام شین جیتریم گهینا آرمانجا خوب. نکوه و چند بنگه و تیمت گرو کنه کو روزانه واکسینی دن اولاتیان. بله نکمه پنجونه بنگه یت الهان السراسری پارزگاه دهوکش و به 64 تیم کارت کن. شیما اشارت بیزای کو حتی ما تیمت گروشی که چکرین السر فرمانگه ها و قطبخانه و زانکویا. حتی کو 21 دشن فرمانبرین پارزگاه دهوکی همی واکسین دن. بله چونکو زور هر زور فرمانبره وارین یتورگتین یا که تماشین عمل ما تیم و موایی که دست فکری سر بل حتی بری و بریارشی ما تیم فکرینه وان فرمانگه ها و ما پروسس دست فکریه و عمل بشراستین حتی بیشتری و ایک همیده هنر واکسین دان. چه جوری واکسینی نکلدو که هاو آیا ما کیشه یا کیمیا واکسینی لدو که سر حل دادن؟ واکسین که ما هاي فايزر هاي قال سينوفارم يتشيني واکسین ما بردستی هاي كميا قالك باش ما هيش كشل قال كيماسيا واکسینی نينا. دكتور اس داي پرس بكم كاريگرين واکسینی پیدا بونل دهو که چه تشتي وصلنا هات يتمار كرن او تشتي تتا علامات ديار بن تشتكت روتينينا نورمالا كيشانينا ما بس من او دكتور ما بس من او ايا بشتي 22 صاد خلك بارزغادو كيات يا فاكسين دان سر ريجن مرن كيم بويا توجبون گومان تدانينا كو رجاك كيمترالي هاتي هرچند دخل دست پکیجی هند جارا رجاء که پارزگاه دو که کمتر بوش پارزگاه هندی بحث جمهوری نکن رجاء یا برابر کردنه بس عمل پیش بینید کن دو هفتیت بهدا شپولادی یا تجربه ویروسی دی دست پکت الپارزگاه دو که حتی الپارزگاه دیجی الهرم جو العراقی و دی رجاء تجربه برنت له جمهوری نخوش برنت له لورام هیوید کن خلق خوب فتر پیگیریم پرنمای خوب پارزیه و هر نوکه هر لحظه دا سردان بنگه الواکسین دان بکن دا واکسینی ورگرم جیترین دخت دا امشین هکو بیشین کنترل کن و شپوله بشین پیشوازی نخوش کن نخوش خانه. پرسیج بکم دکتور سوارت قرچاس هیم بوکی قرچاس دو که دانه. ملا قرچاس دیفرن وان یتوار وزارت ساخلامیه بوانا نیدان عمر و ابد ایشن دومدرین شین و کارمند ساخلامیه هرچند ما داخل وزارت کریا کو هر کسی که بخوازید کو قرچاس بدانید ام بودانین عملی ویا برست وزارته. دکتور فراد سرچوا یا مسال خیرات. بگمان پارزگاه دو که وقت دکتوری جامعه بکری پیشنگ که ورگرتنا واکسینی دا ل چند جهنگشتی جیب تایواتی نفس سنتر بازار دو که در پارک نوروز
و جهك ديجي الربع بريو تشالكين ورزشيجي و دو جهن فكرين كل جهن گشتي خلق كاريتن بي ناف نويسينا پیش وقت بچن واکسینی بدانن یعنی همه حوال دیتو چندین اکوبتر ترین خلق پارێزگادو که دمك کم دبیت واکسین دان. بەڵێ مەسعود محەممەد سوپاس بۆ زانیاریەکانت بە هیوای سەلامەتی و تەندروستێکی باش بۆ پارێزگای دووە بۆ تەواوی کوردستانیان. سبەی کە دەستپێکردنی ئیمتیحانەکانە تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمە بۆی پێویستەکە ژینگەیەکی گونجاو و لەبار و باش بۆ خوێندکاران و قوتابیان بڕەخسێت تا لەو ژینگەیەدا بتوانن باش خۆیان ئامادە بکەن. من لەسەر ئەم بابەتە لەگەڵ کاک ئاکۆ سابیر کە سەرپەرشتیاری پەروەردەی و پسپۆری کۆمەڵایەتی دەکەم. بەخێر هاتی کاک ئاکۆ. بەیانێکی باش بۆ بەڕێستان. بەیانی باش بۆ ئێوەی بەڕێزیش سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتەی پێتان دام بۆی لە نزیکەوە تیشکێک بخینە سەر ئەم ئامادەکاری کە بەیانی بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم ئەنجام دەدرێت. ڕاستە. مامۆستا ئاکۆ ژینگەیەکی لەبار یاخود باسی ڕختاندنی ژینگەیەکی گونجاوەکەین بەڕای ئێوە ئەو ژینگەیە بە چۆن بێت؟ بەڵێ. سەرەتا بەناوی خوای گەورەی میهرەبان مەسەلەی ژینگەی لەبار یان زەمینەی لەبار بۆ قوتابی لە ڕاستیدا خەڵک وا هەز دەکا وا تێدەگا بەس تەنها لە قوتابخانەکان دەبێت ئەم زەمینەیە بڕەخسێندرێ لە کاتێکدا پێش قوتابخانەکان زۆر زەرورە زۆر پێویستە لە کاتی ئەزمونونەکاندا لە کاتی ئیمتحانەکاندا لە ماڵەوە لە خێزانەکاندا ئەم زەمینەی بۆ بڕەخسێندرێ لۆیە ئێمە وەکو هەم سەرپەرشتیار هەم وەکو مامۆستا لە نزیکەوە ئاگاداری قوتابیانی خۆشەویستی خۆمانین بە منداڵ و بنەوەی خۆمانیان دادەنین ئەگەر ئەم زەمینە سەرەتا لە ماڵەوە لە خێزانەوە دەست پێنەکە بەڕاستی وەکو مەلێکە وەکو باڵندەیەکی دووباڵە ناتوانێت قوتابخانەکانیش ئامانجەکانی خۆیان بپێکن. ئامانجەکە سەرەتا لە خێزانەکانەوە مەسلەی ئەوەی کە پێ دەگوتێ خشتەیەکی جوان لەبار دابدرێ بۆ قوتابیەکە لە مەسلەی پێداچوونەوەی بابەتەکان و مەسلەی ژینگەیەکی هێمن و کەشێکی ئارام لە خێزانەکان لە ماڵەوە دەست پێ بکرێ. اینجا ئەم کەش و ئەم جەوە ئارامە بگوازرێتەوە بۆ قوتابخانەکان. ئەگەر لە ماڵەوە مەسلەی ئەوەی کە پێدەگوترێ متابعە و بە دوواداچوون لەلایەن دایک و باوک و بەخێوکەری قوتابخانەکە بۆ قوتابیەکە ئەنجام نەدرێ یان ئەو زەمینەی لۆ نەڕەخسێندرێ بەڕاستی ئەو قوتابیە لە ماڵەوە لەوانەیە بەو شێوەیە نەتوانێت لە کاتی خۆیدا نان بخوا لە کاتی خۆیدا بخەوێت لە کاتی خۆیدا هەڵبستێ لۆیە کاتێککە دێتە قوتابخانەکان زۆر جار وارێ دەکەوێت ئێمە لە نزیکەوە ئاگادارین وەکو پێویست ناتوانین ئێمەش تەعامل لەگە بکەین یان هێشتا خەوەکە بەری نەداوە یان بەو شێوە لەوانەیە مێشتی ئیسیعابی ئەو بابەتەوە ئەو تاقیکردنەوەانە ناکە. ئێمە لە مەسلەی ئەو ڕەخساندنی زەمینە لەبارە حەزم لێ یعنی لە نزیکەوە قسەی بکەم خەڵکەکی زۆر ئەمڕۆ وا دەزانێت زەمینەی لەبار لە ماڵەوە بەس ئەوەیە ژوورێکی تایبەت بۆ قوتابیەکە ئامادە بکەی لە هیچی کەم نەبێ لاپتۆپەک یان مۆبایلێکی زیرێکی بۆ دابین بکەی بەم شێوەیە قوتابیەکە دەخوێنێت لە کاتێکدا ئەمە زۆر هەڵەیە ئێمە ناتوانین بڵێن وڵاهی خۆمان دوور دەخەینەوە لە مەسلەی ئەوەی کە پێدەوتی ئەمڕۆ سۆشیال میدیا و لە تەکنەلۆژیا زۆر ئاساییە با قوتابیەکە مۆبایلیشی هەبێ با قوتابیەکە لاپتۆپیشی بێ باژووری تایبەت بەخۆشی هەبێ بەڵام زۆر زەرورە زۆر گرنگە خێزانە بەڕێزەکان دایک و باوکەکان ئێوەش لە نزیکەوە چاودێریان بکەن متابعەیان بکەن لەوانەیە هەندێک بابەت هەیە بەڵێ زۆر ئاساییە هەندێک بابەتی خوێندن هەیە ئەمڕۆ قوتابی بە حکمی ئەوەی مەسلەی گەیشتن بە زانیاریەکان لە ڕێگای لۆ نمونە یوتیوبەوە دەبیان دەرسێکی پەروەردەی لە تەلەڤیزۆن و کەناڵەکانی پەروەردەیەوە دەبێت مەچەند کەناڵێکی پەروەردەییمان هەیە لەوانەیە لەگەڵ مامۆستاکەی خۆی لە قوتابخانە بەو شێوێ تێنەگا بەقەدەر ئەوەی لە دەرسێکی یوتیوب یان لە دەرسێکی کەناڵێکی پەروەردەیی تێدەگا زۆر ئاساییە لەم حاڵەتە ئەم یوتیوبە بکاتەوە بەڵام بەو شێوێژنا لەسەر حیسابی دەرسەکە سەیری شتی دیکە بکە کاتەکەی زۆربەی زۆری بکوژێ بە سیرکردن و بە تەمەشاکردنی ئەو بابەتانی کەەوە کاتەکەی لێ دەکوژێ. کەواتە مامساکۆ ئەگەر دیقەت بیتە من پرسیارە لێ بکەم ئەمەوێ بزانم کاتی قوتابی چۆن بێت باشە ئایا ئێوە ڕێنماییتان چییە بووی کە ئەو کاتانیان ڕێک بخەنەوە باسی کاتێک کرد چەند کاتژمێر وانەکانی بخوێنێت چەند کاتژمێر بخەوێت چەند کاتژمێر پشوو بدات لە ڕاستیدا ئێمە یعنی وەکو سەرپەرشتیارانش کە دەچینە قوتابخانەکان هەر قوتابخانەیەک
سەرپەرشتیارێک بەڕێوەی دەبات هاوکارە ئەم سەرپەرشتیارە کە ئێستا بۆتە سەرپەرشتیاری هاوڕێ ڕەنەگر هاوکارە پشتیوانە بۆ دەستەی کاژێڕی بۆ بەڕێوەبەری قوتابخانەکە ئێمە کە دەچینە قوتابخانەکان دوو حالەتمان لەبەردەمە حالەتێک ئەوەیە لانی پەروەردەییەکە پێش مەسلەی بابەتە زانستیەکان دێ پێش فێرکردنەکە دێتن کە دەچینە قوتابخانەکان خۆم یعنی ئەو قوتابخانەی لە ئەستۆی خۆمدایە پێشەمە شتێک ڕێنمای قوتابیەکان دەکەم قوتابیانی خۆشەویستکایە جەدوەلەکانتان بۆ مەسلەی خوێندن و بۆ هەستان لە خەو بۆ خواردن ڕێک بخەن باشترین کات بۆ ئەوی قوتابی بتوانێت زاڵ بێ بەسەر بابەتەکاندا ئەوەیە شەوان پێویستە زوو بخەوێ بەڕاستی یعنی لە هەموو حالەتێکدا نەگاتە سعات 12 شەو لە هەموو حالەتێکدا و بەیانیان ئەگە بێت و زوو لە خەو هەڵبستێ ئەم کاتە ئەم فترێ ئەم نێوانە یعنی با علمیەنیش ئیسپات بووە سلماوە کەوا یعنی هۆرمۆنێک لە مێشکی ئەڕژێ ئەو هۆرمۆنە وا دەکا کە ئەو تەڵەبە سبێنێکە هەڵبستێ لە خەو مێشکەکەی و زەکایەکە و زیرەکەی زۆر بتوانی بەکاری بێنێ بەڵام بڕواتان هەبێ لە کوردەواری لە مێژە گۆتراوە هەموو خەوی ڕۆژ ناکاتە بارتەقای سعاتەکی خەوی شەوەکەی ئەم حالەتە لە قوتابی زۆر زەرورە ئەمە لە حالەتێک حالەتی دووەم کە خێزانەکان متابعیان دەکەن وەکو تازە باسم کرد لە نزیکەوە ئاگاداریان بکەن مەسلەی زوو لە خەو هەستانە بەبێ نانی بەیانیان تکایان لێ دەکەین داک و باوکان منداڵەکانتان ئێمە کە باز قوتابیان دەکەین هەمووی باز دەکەین یانی حسابکە لە باخچەی ساوانە تاوەکو دەکاتە زانکۆ خوێندنی باڵە یعنی ئێمە کێشێکی زۆر ڕوبەڕوومان دەبێتەوە کەم بەڕاستی هەندێک یان ژمارەیەک یان دەتوانم بڵێن بەشی زۆری لە خێزانەکان لەوانەیە وەکو پێویست نانی بەیانی بۆ منداڵەکانیان ئامادە نەکەن پێیان دەن لە دەرەوە کێکەکە نەستەلەیەکە قاوەیەکە لە فەیەکە بخۆ ئەم خواردنی دەرەوە قەت وەکو ئەوی ماڵەوەی لێنیەکەوە بەدەستی دایک و باوکەکە و لە سۆز و لە عەتف و لە حەنانی دایکەکە و باوکەکە ئەو منداڵە سبێنێ بەڕێ دەکرێت بەڕوویەکی بە زەردەخێنێکی خۆشەوە بەڕێ دەکرێت یعنی چۆن دەلێ دەبیتە هاندەر و حافظ و تەشجیعیشکە ئەو منداڵە سبێنە دەتوانی بە شێوەیەکی جوان جواب بداتەوە کەواتە جەدولەکە لەم حاڵەتە ئەمەیە لە ماڵەوە ژینگەیەکی لەبار بەم شێوەیە هەم لە ڕووی هێمنی و ئارامیش یعنی تکا دەکەم لێرکوانە هەندێک دایک و باوکەکان ڕچای ئەوژکەن زۆر ئاساییە خێزانە بەڕێزەکان لە کاتی ئەزمونەکاندا مەسەلەی سەردانیکردنی یەکتریش کەمکەنەوە ئەوڵێ ڕچاوی ئەوە بکەن ڕعاتی ئەو بکەن کە کاتی تاقیکردنەوەکانە اللهم ناڵێم هەندێک حاڵەتی تایبەت تێلەوانێ نەخۆشیەکە یان خزماتێکە لە زۆر نزیکە یان منداڵی ئەوە بۆ شێوەیان نییە چۆن دەڵێ لە قوتابخانە بێیان لە خەم دەرچووە ئیتر زۆر ئاساییە بەڵام کە دەزان قوتابی هەیە بە تایبەتی لە بنەڕەتەوە تا زانکۆ چونکە بەشێکی زۆر لە زانکۆکان و لە کۆلیژەکانیش هەزەکەم لە بەیانیەوە لە دوو بەیانیەوە دەزەکەن بە تاقیکردنەوەکان کەواتە ڕەچاوی سەردانی یەکتر مەسلەی هاندانی منداڵەکانیان زوو لە خەو هەڵبستن جەدوەلیان لۆدا بنێن کە بەیانی لە چ سعاتێکدا بەخەبەر بێن لۆی دەست بکەن بە مڕاجعانانی بەیانیان یان بدەنێ بەبێ ناخواردن و لە هەمووش گرنگتر سەرباری ئەمانە مەسلەی گرنگیدانە بە پاک و خاوێنی خۆ پێش مەسلەی ڤاکسین و کۆڕۆنا و ئۆمیکرۆنیش ئێمە وەکو سەرپەرشتیار وەکو ئیداری قوتابخانەکان وەکو مامۆستایان زۆر هانی قوتابیەکانمان داوە بەڵام یەکشت هەیە ئێمە زۆر جار دەرێن باوکە گیان وڵی ئەگەر هەر تاکێک لە شوێنی خۆی هەست بە پرسیارەتی نەکاتن سبێنێ ئەوکانی دیکەش بە تایبەتی منداڵەکان قوتابیەکان چاو لە گەورەکان لە مامۆستایەکان دەکەن ئەگە بزان مامۆستایەک سبێنێ پابە نابێ بەڕێنمایە تەندروستیەکان ئەگە بزان مامۆستایەک بۆ نمونە یعنی بەو شێوەیە خۆی ناپارێزی لە مەسلەی ئەو ڤایرۆس و ئەمانە بەخوا قوتابیەکان دێن مامۆستا و مامۆستایەکان وەکو پێویست نینە ئێمە چ جا تەقلید و لاسایی ئەوانە بکەین ئەو حالەتانشمان ئێمە زۆر بینێک تەماشا دەکەین لە کوردەواری ئەو قسەش گۆترایە گەورە ئاوی دەڕژێنی گچکە پێلی دەخشێنی ئەگەر قوتابیەکە بەڕاستی بەم شێوە لاسایی مامۆستایەکەی خۆی دەکاتەوە ئێمە پاشی پەروەردەکەی کە لە پۆلەکان باز دەکەین وەکو سەرپەرشتیار وەکو ئیدارە وەکو مدیر وەکو مامۆستایان بەڕاستی زۆر ئەمن لێرەوە لە ڕاگەیاندرای وەزارەتی پەروەردە لەم چەند ڕۆژەی ڕابردوو یعنی سوپاسێکی بێپایانی ئەو مامۆستایانی کردی ئەو ئیدارەی مەکتەبەکانی کردی سەرپەرشتیارانی کردی کە لە ماوەی ڕابردوودا بەڕاستی وایان کردووەکەوە پرۆسەی خوێندن کۆتایی وەرزیەکەم بە سەرکەوتووی ئەنجام بدرێت دەمێنێتەوە مەسلەی خۆپارێزی کە تکایە بەبێ ماسک ئەوە ڕاستپاردی ئێمەیە ئەو تەوسیاتی ئێمەیە ئەمە تەکلیفی ئێمەیە لە بەڕێوەبەرەکان و شتێکی دیکەش بەڕاستی ژمارەیەکی زۆر ئەوەی کە پێی دەگوترێ کەلوپەلەکانی خۆپارێزی لە مەسلەی ڤاکسینی و لە کۆڕۆنا و لە ئۆمیکرۆن لە بەسەر قوتابخانەکان دابش کراوە کەشێکی دیکە ئارام هە لە قوتابخانەکان دەست پێ دەکات مەسلەی ساردی ئێستا خۆتانزان کەش و هەوایەکە ساردە و زستان ئینکاری ناکرێت لە زۆر شوێن ساردیەکە لە ڕاددە بەدەرە یعنی ئەگەر لە قوتابخانەکان مەسلەی سۆبا گەرمکەرەوە پێ نەکرێ بەڕاستی قوتابیەکە لەوانەیە نەتوانی بەو شێوەیە مێشی ئیستیعاب بکە و جواب بداتەوە ئێمە ئاگام لێ هەتا دوێنێژ یعنی لە نزیکەوە
پرسیاری ئەوم کردکەوە مەسلەی سوتەمەنی بەتابەتی نەوتی سپی بەسەر هەموو پەروەردەکاندا دابشکراوە یعنی هیچ قوتابخانەیەک نەماوە ئێستا بێبەش بوو بێ مەحروم ببێ لە مەسلەی دابشکردنی سوتەمەنی بەسەردا ژینگەی قوتابخانەکانیش لەبارە ئێستا توانین بڵین ژینگەیەکی ڕخساوە بۆ کاتی تاقیکردنەوەکان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەڵێ ئەوەی لە نزیکەوە ئاگادارم قوتابخانەکانیش تەواو ئامادەکاریان ڕێخستووە و خۆیان حاضر کردووە و تەنانەت ئێمەی سەرپەرشتیاران زۆر جار پێش ئەوەی کە تاقیکردنەوەکان ئەزمونونەکان دەست پێ بکرێت کۆبوونەوەی تایبەتی خۆمانمان هەیە لەگەڵ سەرپەرشتیاری یەکەمیان زۆر جار لەگە بەڕێوەبەری پەروەردەکان لەوێ ئێمە هەندێک ڕێنماییمان پێدەدرێت تەنانەت من خۆم ئەو ڕێنمانێک کە پێمان درا بە شێوەی نووسراوەکە نووسراوەکە دوێنێ شەو بە واتساب بە ڤایبەر بۆ هەم ئەو بەڕێوەبەرانە کە وەکو قوتابخانە لە ئەستۆی مندا نادیتم بۆ ئەوی تەمان ئەوانش قوتابخانەکان شتێک هەیە کە پێدەگوتێ لیژنەی ئەزمونونەکان ئەم کارانە هەمووی ئەنجام دەدا و شتێکی دیکەش کە زۆر گرنگە بەڕاستی مەسلەی کەش و هەوا و لایەنی دەرونی پێویستە بەڕاستی لەسەر ئەم خاڵش هەڵوەستە بکەین تکا دەکەم لە خێزانەکان لە ماوەی داهاتوودا و تکا دەکەم لە بەڕێوەبەری قوتابخانەکان و مامۆستایانەکانیش لە قوتابخانەکان ئەو کەش ئارامی کە پێ دەگوتێ لایەنی دەرونی بڕخسێنن یعنی خۆیان لە قوتابیان تووڕ نەکەن حیسابی ئەوکەن کە کوڕ و کچ و نەوەی خۆیانن ئەگەر ئەوان ئەو زمینەیە بڕخسێن لە ماڵەکانیش زمینەیەکی لەبار و ئەوەی کە پێ دەگوترێ مەسلەی توند و تیژی بەکار نهێنن ئەم ماوەیە ڕچاوی ئەو قوتابیە بکەم لۆی نەکەوێتە حاڵەتێکی شپرزە و لە ڕووی دەرونیەوە بتوانێت سبێنێکە لە تاقیکردنەوەکان تەواو دەبێ بڵێ ئەلحەمدولیلا کەشەکی هێمن و ئارام بەڕێ کردووە و لە مەکتەبیش مامۆستایەکان زۆر جار مەسەلەی قاعەیە حاڵەتێک دێتە پێش زۆر ئاساییە بە شێوەی باوکو دایکانە بە شێوەی برایەکی گەورە بە شێوەی خوشکێکی گەورە تەعامل تەسەڕف لەگەڵ ئەو قوتابیە بکەن سبێنێ قوتابی خۆشتە کوڕی خۆتە کچی خۆشتە لە مەکتەبێکی دیکە چەند پێت خۆش دەبێ کەوا بەو شێوە پەروەردەیانە بەو لایەنە دەرونیە ڕەچاوی بکەی کە لەگەڵ منداڵەکەی تو لەگە کوڕەکەی تو لەگە کچەکەی تو تەعامل بکاتن. مامۆستا ئاکۆ سابیر زۆر سوپاس بۆ ڕێنماییەکانت سوپاس بۆ هەموو زانیاریانە بە هیوای سەرکەوتن و بەردەوامیش بۆ قوتابیان و خوێندکاران لە تاقیکردنەوەکاندا سوپاس بۆی کە میوانی بەیانی 24 بووی زۆر سوپاسی ئێوەش دەکەم بۆ ئەم دەرفەتە دەستان خۆش بێ. ئەمڕۆ یەکەم پێشانگەی ساڵانەی کتێب لە ڕانیا کرێتەوە زیاتر لە 4000 ناونیشانی کتێب ئەخرێنە ڕوو. بزانین ئەم پێشانگایە چۆنە زانیاری زیاتر لە ئاراس ئەمین وەرەگرم بانیت باش ئاراس پێمان بڵێ پێشانگایەکە چەند ڕۆژ بەردەوامە بێت چی و چیتیایە زانیاری تەواومان پێ بدە. هاژە بەیانیت باش پێشانگاکە بێگومان یەکەمین پێشانگای ساڵانەی کتێبە لە ڕانێ دەکرێتەوە. ئێمە ئێستا لە یەکێک لە هۆڵەکانی پێشانگاکەین دیارە ئێستا هۆڵەکە چۆڵە بۆ پێی کە هێشتا ئیفتتاحی پێشانگاکە نەکرا و بڕیاروە کاتژمێر دەی سەر لە بەیانی ئەمڕۆ پێشانگاکە بکرێتەوە. ناونیشانێکی زۆری تێدا دانراوە و ژمارەیەکی زۆر دەستگای چاپیش تێدا پەشدار زانیاری زیاتر من لەگەڵ ماکۆک محەممەد سەرپەرشتیاری پێشانگاکە قسە دەکەم وەردەگرم. کاک ماکۆک بەیانیت باش چەند ڕۆژ پێشانگاکە دەخایانێت چەند ناونیشانی تێدا زیاتر ئەو ناونیشانانەی تێدان چ ناونیشانێک کە دەوترێت داشکاندتان کرد و داشکانەکەش چەندە و چەند کاریگەری دێ بۆ ئەوەی کە خوێنەران بێنە پێشانگاکە. بەڵێ پێشنگای ساڵانەی کتێب لە شاری ڕانیە ماوەی 8 ڕۆژ دەخایەنێ لەمڕۆ تا 8 ڕۆژی تر بەردەوام دەبێت. پێشنگاکە زیاتر لە 4000 ناونیشانی جۆراوجۆری کتێبی تێدایە و زیاتر لە 15 بۆ 20 دەستگای چاپ و بڵاوکردنەوە تێیدا بەشدارن. کاکارخ ڕۆژانە پێشانگاکە کەی دەکرێتەوە و تاقی بەردەوام دەبێت. پێشنگاکە ڕۆژانە لە کاتژمێر 9 بەیانیەوە کرێتەوە هەتا 5 ئێوارە بەردەوام دەبێت بۆ ماوەی 8 ڕۆژی تر. بەڵێ ئەو سەرچاوەی کەتیایدان زیاتر لە هەموو بوارەکان زیاتر چ سەرچاوەیەکی تێدا چ سەرچاوەیەکی کتێبە. بەڵێ ئەمە بۆ پێی پێشنگاکە گشتیە و سەرچاوی گشتیمان هێناوە سەرجەم بوارەکانی ئەدەب کۆمەڵایەتی فەلسەفە هونەر زانست پزیشکی سەرجەم بوارەکان کە لە کۆمەڵگادا پێویستن. کاک ماکۆک ئەو داشکانی کردوتانە بەگشتی بۆ هەموو کتێبەکانە یانیش بە پێی سەرچاوەکان دەگۆڕێ و داشکانەکە چەندەوە چەند کاریگەری دەبێتەوەی کە
خوێنەری زیاتر بێت لێرە لە پێشانگاکە کتێب بکڕێت. بەڵێ بێگومان بە لەبەر چاوکردنی باری دارایی خەڵک بە تایبەت چینی خوێنەران کە خوێنکار و مامۆستان داشکاندن بەردەوام بۆ کتێبەکان هەیە و ئێمەش بەو ژێرەی کە توانامان هەیە داشکانمان بۆ کتێبەکان کردووە، بەڵام بە ژێرەی دەستگا و کتێبەکان دەگۆڕێ ئێمە داشکانەکانی ئەلان ناکەین بڵین سەدا ئەوەنە داشکان نەکەین، بەڵام بە ڕێژەیەکی گشتی داشکانی زۆر باش دەکەین بۆ کتێبەکان. نەخێر دیاریمان نەکردو، چونکە کۆمەڵی دەستگا داشکانی زیاتر دەکرێت بووی، کۆمەڵی دەستگا کەمتر، ئیتر بەو شێوەیە ناتوانین ڕێژەیەکی سابت دیاریکەین. کۆمەڵی کتێب هەیە داشکانی کەمتر هەیە زیاتر. کاک ماکۆک ساڵانە پێشانگەی هاوشێوە زۆر دەکرێتەوە لەو بابەتانە. ئەو پێشانگەیانە کاریگەریان هەبوو لەوەی کە خوێنەری زیاتر یاخود کڕیاری کتێب زیاتر ڕابچێشن بۆ پێشانگاکان جیاواز لەوەی کە لە بازار کتێب دەفرۆشێ و دەست دەخرێت. بەڵێ بێگومان کاریگەرێکی زۆری هەبوو بە تایبەت کە ئێمە ئەم پێشەنگانەکەینەوە داوا دەکەین لە هەموو مدیری مەکتەبەکان خوێنکارەکانیان بێنن چ گەورە بن چ بچووک بن، ئەوانەی بچووکن با تەنها سیرکەن بۆ ساڵانی ئایندە ئەبێ بە کللتورێک لەلایەن کە سەردانی کتێبخانەکەن کە بستنە پێشەنگای کتێب. ئەمە کاریگەرێکی زۆری هەبەوە لەم ساڵانەی دوایەکردنەوەی ئەم هەموو پێشەنگانە لە شارەکان بە تایبەت ئەم پرۆژەیە کە ئێمە دەستمان داوەتێ بۆتە هۆکارێک بۆ بەرەو بە کللتورکردنی خوێندنەوە کتێب. سپاس بۆ جەنابەت، دەستەکانت خۆش بێت. هاژە پێشانگای ساڵانەی کتێب لە ڕانیە لەژێر چاودێری قایمقامێتی قەزای ڕانی و بە هاوکاری بەڕێبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکانی هەرێمی کوردستان کراوەتەوە بڕیار وایە کاتژمێردە لێرە پێشانگاکە بکرێتەوە بۆ ماوەی 8 ڕۆژ پێشانگاکە بەردەوام دەبێت بەیانیان لە کاتژمێرنەوە تا کاتژمێر 5 ئێوارە ئەو کەسانێک کە دەیانەوێت بێنە پێشانگاکە و کتێب بکڕن داشکاندن لەسەر هەموو ئەو کتێبانی کە دەستگاکانی چاپ لێرە نمایشیان کردو 4000 ناونیشانە داشکاندنیان لەسەر کردو. بەڵێ ئاراس ئەمێن سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت بە هیوای بەردەوامی ئەم چالاکیانە لە ڕانیە. بەهۆی بەڵێنی بێبنەما و فریودانی قاچاقچیەکان ساڵانە ژمارەیەکی زۆر کۆچبەران لە ئاوەکانی نێوان تورکیا، یۆنان یاخود تورکیا و ئیتالیا خنکێن. بەشێکیان تەرمەکانیان نادۆزرێتەوە بەداخەوە. عومەری کۆڵەپشت یەکەم قوربانی کووردە لە دەریادا کە 23 ساڵ پێش ئەمڕۆ لە دەریای ئیجە خنکاو و تا ئێستش تەرمەکەی نەدۆزراوەتەوە. ڕێگەی کۆچکردن لە دەریاوە یەکێکە لە ڕێگە مەترسیدارەکان و ساڵانە سەدان کەس بەهۆی نەخۆمبوون و تێشکانی بەلەمەکان ئەبنە قوربانی بە تایبەتیش کورد کە ئەم چەند ساڵە زۆرترین قوربانیان داد لەو ڕێگەیە و لە فریوی قاچاقچیەکان. مێژووی کۆچ لە هەرێمی کوردستان بەرەو وڵاتانی ئەوروپا و قوربانیانی ڕێگای کۆچکردن تازە نییە و پێش 3 دەیە بە پیخۆناغ دەستی پێکردووە. دیارترین ڕێگا بۆ کۆچکردن ڕێگای نایاسایی ئاوی بووە. ئەو ڕێگایش بە پڕمەترسیترین ڕێگادا دەندرێت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کۆچی لێوە دەکەن. ئەوێنانەی لێرن بەشێک لەو کۆچبەرە کوردانن دوای ساڵی 90 کۆچیان بەرەو ئەوروپا کردووە و لاودا خنکاون. عومەر عوسمان ناسراو بە عومەری کۆڵەپشت بە یەکەم قوربانی ڕێگای ئاوی کۆچ دەناسرێ کە ساڵی 1999 لە دەریای ئیجە خنکاو تەرمی ئەو سەدانی تێ تا ئێستا نەدۆزراونەتەوە. بەداخەوە عومەر لە ساڵی 99 یەکەم پەنابەری کورد بووە کە لە دەریا خنکاوە، یەکەم کەس لە نەتەوەی کرد عومەر بە خنکاوە ناسراو بوو بە عومەر کۆڵەپشت. دیارە کاک عومەر تا ئێستاش جەنازەکەی بێسەر و شوێنە. لە وڵاتی یۆنان قەبرستانەیە بە ناوی قەبرستانی بەڕاستی غەریبان، ئەوە ئەو پەناخوازانەی کە ڕۆیان کرێتەوە لە فەڕەنسا بە هەمان شێوە. بۆیە لە 2011 بۆ 12 ئەو بەرنمەیە هاتە ئاراوە حکوومەت بەڕاستی پشتیوان بووە. ئێمە پرۆژەمان داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەنگمانەوە هاتوون پشتیوانی تەواویان کردوین لەوەی کە هەر جەنازەیەک دۆزرایەوە ئێمە دەتوانین هاوکاری بکەین لە ڕووی ڕێکارە یاساییەکان لە ڕووی دامی مادیەکەشەوە بیکەین. تا کۆچ بەردەوام بێ قوربانیش دەبێ. دوای ڕوودا و نەخۆمبوونی یەختێکی کۆچبەران بوو لە شەوی 21 مانگی ڕابردوو لە دەریای ئیجە بە 7 سەرنشین
کە زۆربەیان کورد بوون. فەرامۆش برای یەکێک لە بێسەر و شوێنبوانی یەختەکەیە و تا ئەمڕۆ چاوەڕێن هەواڵێک لەبارەی چارەنووسی بەختیاری برای و 38 کۆچبەری تر بزانن کە لە یەختەکەدا بوون و چارەنووسیان دیار نییە. بەختیار لێرە لە قۆناغی 12 ئامادەی وازی لە خوێندن هێناوە و دەستی بەکار کردووە. دواتر بڕیاری داوە کۆچ بەرەو ئەوروپا بکات. بەختیاری برام بڵێن نەک بەختیار هەمویان چەند قاچاقچێکیان گۆڕێ بوو، یعنی کە بۆی بڕۆن، یعنی بەس ڕاستی باسی نەکرد کە یەختەکە VIP و چۆنە و خراپە و باشە، باسی ئەو شتانی هیچی نەکرد، بەس کوتی کەشەوەوا زۆر خۆشە. بەس ئەم لێرەوە بڵێن بە هەموو خەڵکی ڕادەگەێنم بە هیچ شێوەیەکی بە قسەی قاچاقچی نەکەن کە کوتی VIP و نازانم چی ئەوشتانە ئەسڵ و ئەساسی نییە. ڕاستی چونکە لە دوایوان سێ یەختیکە لە قم بوو، نەک ماڵی ئێمە هەمووی ئەوەی و کارەساتی لێ بەسەراتەوە هەمووی بارودۆخیان زۆر ناخۆشە، یعنی هەتا بڵێ لە خەفەت بارن، یعنی هەتا بڵێ لانی دەرونیان باش نییە. ڕێگاکانی کۆچ ڕێگای سەخت و پڕ لە مەترسین، قاچاقچیەکان بە بەڵێنی ساختە و بێبنەما دەیاندەنە دەست قەدەرێکی نادیار. تەنها لەم ساڵدا دەیانژن و منداڵ و گەنجی باشووری کوردستان ژیانیان لە ئاوەکانی دەریای سپی ناوەڕاست داناوە. هێشتا تەربیە و کۆچبەرە کوردانە بە تەواوی نەدۆزراونەتەوە کە لە کەناڵی ئینگلیس مانگی نۆڤەمبەری ئەم ساڵ خنکان یەختێکی تر بە 7 کۆچبەرەوە لە دەریای ئیجا 21 مانگی ڕابردوو نەقۆم بوو. ئێستا تەنها چارەنووسی 13 کەسیان دیارە. ئارەسەمی کوردستان 24 ڕانیە. چیای نەمرود لە باکووری کوردستان کە گەورەترین بەرهەمی شارستانێتی مرۆڤایەتیە لە وەرزی زستانیشدا هەزاران گەشتیار ڕووی تێیەکەن و بەرپرسیانی و ناوچێژەڵەن بە ئەنجامدانی پرۆژەی نوێ ئەیانەوێت سەرنجی زیاتری گەشتیاران ڕابکێشن، خەڵک زیاتر سەردانی بکە. چیای نەمرود نمونەیەکی تێکەڵبووی شارستانیەتەکانی یۆنان، ڕۆما و کوردستان واتە بە گشتی میزۆپۆتامیایە. چیای نەمرودێ لە ناوەڕاستە شارستانیên ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتê cih digire bi peykerên mezin û gorên bîrdarî di lîsta UNESCO ya mîrasên cîhanî de cih girtiye. Çiyayên Nemrûdê bi siruşt û şaristaniya xwe di mehên zivistanê de jî bala geştyaran dikêşe. Li cîhanê dîmenên derketin û avabûna rojê herî xweş li çiyayê Nemrûdê tên temaşekirin. Hejmareke zêde ya geştyar tenê ji bo temaşekirina vê demê berê xwedê din lûtkeya Nemrûdê. Sala borî 170,000 kes seredana çiyayê Nemrûdê kirin. Li gor sala borî hejmareke zêde ye. Bu sene 171.000 turist Nemrut Dağı'nı ziyaret etti. İsal ji 170,000 zêdetir kesan serdana çiyayê Nemrûdê kirine. Sedî not ciwan yên navxwe, sedî 10 jî biyanî bûn. Sala par ji ber petaya korona hejmara serdanan daketibû 52,000 kesan. Îsal baş hatine. Bi projeyên nû em dikevin salê û armanca me îsal pêşwazîkirina 300,000 geştyaran e. İlimizin turistik değerlerini yerinde görür, yerinde ziyaret eder. Çiyayê Nemrûdê govek textê xudayan hatiye binavkirin. Şûnwarê herî baş ya şaristaniya Komagene ye. Têkilbûna şaristaniyên Yunan Roma û Mezopotamya Kurdistanê ye. Her wiha gelek mînakên herêmî li xwe digire. Şaristaniya Komagene li ser rovbarê Feratê bilind bûye û dîroka wê vedigere 1000 sal beriya Zayînê. تەواوی بەرگە و بابەتەکانی بەیانی 24 ئەمڕۆم پێشکەشکردن، تەواوی ڕۆژەکە ئێوەش بەخۆشی بەڕێکەن ماڵەوە.